سڵاوتە لێ بەخۆشەویستان گەڕامۆلاتن لە ڤیدیۆی کە زۆربەتان داوای ئەوتان کردبوو دووبارەی بکەینەوە کە ڤیدیۆیەکەمان لێسڕە بووە ئێستا کەش دووبارەی دەکەینەوە با بچینە ناو ڤیدیۆیەکە. زۆر باش خۆشەویستان لێکوانە پێویستمان بە دوو ئەمراز دەبی لەگەڵ چەند لینکێک ستیممان دەوێ لەگە بەرنامە ستیم تولز لەگە فایلێکی بەکار لێکوانە وەک هەرچەند جارێک دەچینە ناو لینکەکەی خۆمان ئەویش کە لە ژێر ڤیدیۆیەکە دایدەنێم یانیش لە یەکەم کۆمنت دایدەنێم دەتوانن بەدەست بێنن لینکەکەمان. لێکوانە دێ خوارێ نووسراوە یاریەکانی ستیم بە خۆڕایی دەبەزێنە و لە بۆ فێکاریەکان کەش پلەی 1 پلەی 2 پلەی 3 پلەی 4 نێتێندۆ سویچ لە بۆ پیسی بە ئاساتری شێوە دابنێ. ئێستا کەش با بچینە ناو یاریەکانی ستیم بە خۆڕایی. یەکەم جار دەچی ستیم تۆڵڵا دەبەزێنی گێت ناو دەکەی داوڵۆن سێتاپ داڵۆن دەکەی یەک کلیکی لێ دەکەی یەزدا دەگری نێکست هەر شوێنە کە بە خۆت عەز لێ بوو فایلەکە لێ دادنێ ئینستاڵ دەکەی. ئەمنی ئینستاڵم کردی ئەنگۆژ ئینستاڵی بکەن و لە پاشان پێویستمان بە شوێنی ستیم دیبیە کە ئەویش لە لیستەکەدا هەیە. ستیم دیبی لە بەوەیە کە ئایدی یاریەکان بەدەستبین فۆرزا 5 بەنمونە فۆرزا 5 ناوەکەی دەنووسی لێکوانە پێویستمان بە ئەپ ئایدیە ئەپ ئایدی بەرامبەرەکەی ئەوە ئایدی یاریەکەیە کۆپی دەکەی دەچیە ناو لیکەکەی دووبارە دەچێ بەشی فێرست تۆپ دایدەگری لێکوانە چاوەڕێ دەکەی دێ خوارێ لەو سێرچەی کۆپیەکەی پەیست دەکەی لێکوانە کەمێک چاوەڕێ دەکەی هەتا یاریەکەت دەداتێ یاریەکەت لۆ هات دادەگری داوڵۆن دادەگری لێکوانە ئەو ڕۆبۆتانە ڕەت دەدەی یانیش حەلیان دەکەی کالتکردن کلیک کۆنتینیۆ ڤێریفای دەچرکە چاوەڕێ دەکەی زۆر ئاسانە هیچ زەحمەتێکی تێدا نییە زۆر باشە کۆنتینیۆ 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 جەنەرێت لینک چاوەڕێ دەکەی دەچرکێتکە زۆر باشە لێکوانە گۆتو لینک لێکوان دەچرکێت کە ڕاستی ئیشەکانە زەحمەتەکە ڕەوەندێ دەچرکە ڕاوە دەستی گەرنا هیچ زەحمەتێکی تکەی تێدا نییە زۆر باشە گێت لینک یەکەو سەر ئەو فایلەمان لۆدا دەبەزی فایلەکەی دەکەیەوە کە کردەوە کەمەک بچیکەوە گوتمان فایلە بەتارەکەمان دەوێتن ئەو فایلەکە دامان بەزان فایلێکی لەناوە بەناوی لووە کۆپی دەکەیە ناو یانیش ڕای دەچێشێ ناو فایلە بەتارەکەی کە ڕاکێشە ئێستا فایلەکەمان دەرینێ هەرچەندە شتێدا و فایلەکە هەمووی ڕادەچێشێنە و فایلە بەتارەکەی بێجگە لە فایلی ڕێدمی. ئێستا ستیم توڵ دەکەیەوە ئەوەی دێت سەرێ کۆپی دەکەی فڕێ دەدەیە سەر ئایکۆنەکەی کە زیاد بوو سەر شاشەی چاوەڕێ دەکەی تا ئەو تێکستە لاکەوی کە لاکەت کلیکە ژێر ڕاستی لێ دەکەی ڕێستار ستیمی دادەگری چاوەڕێ دەکەی کەمەک لێکوانە چ ئەکاونتێکی لەسەر بوو هەر ئەو کانتەی بینەوە وە لە بۆوانەشی دەرێن بان دەبی و یانیش زیانی هەیە لە بۆ ستیمەکەت نەخێر شتیوالە نییە بە هیچ جۆرەك ئەوە پەیوەندی بەوەی وە نییە کە یاریەکە دەسەسە ئەکاونتەکەی یاننا ئەوە تەنها بە داتە لەناو فایلەکان زیاد دەبی هیچ عیلاقەی بە ئەکاونتەکەتدا نییە. ئێستا و فۆرزا دابەزی یانیش زیاد لە بۆ ستیمەکەم ئەگەم دای بەزێنم داوڵۆندیکەم ئینستاڵ دەگرم ئەو شوێنی کە بە خۆت عەزت لێیە ئەمن لە دی دادەنێم و ئینستاڵ دەگرم دادەبەزی ئێستاش چووە سەر داوڵۆندی و ئەو کێشەیەشمان هەیە ئەو کێشەیەش نۆ ئینتەرنێت کۆنێکشن
کێشەکانی ستیم دەکەین نۆ ئینتەرنێت کۆنێکشن و بایپاسکردنی یاریەکان. زۆر باشە خۆشەویستان، لێکوانە وەک هەمیشە کە یاریەکەت دابەزاندووە لێکەتان هێناوە، زیادتان کردتە ناو ستیم تۆڵ، بەڵام ئەو کێشەیتان هەیە نۆ ئینتەرنێت کۆنێکشن، هەرچەند هەوڵ دەدەن ئینتەرنێت کۆنێکشنەکە نایەڵێت یاریەکە دابەزیت. لێکوانە هەر دەست دەکەی، کلیکەشی لای ڕاست لێ دەکەی، مەنێجدا دەگری، ئەنئینستاڵدا دەگری، ئەنئینستاڵ دەکەی، یاریەکەی بسڕۆ. باشە کە سڕیتەوە هەر لێکوانە ماوە. چۆن لێکوانە بیسڕینەوە؟ لێکوانە کلیکەشی ڕاست لە ستیم دەکەی، ئۆپن لۆکیشن فایل، لێکوانە با فایلەکەتان بۆ گەورەکەم، لێکوانە سێرچ سایت، ئایدی یاریەکە بنووسن. ئایدی یاریەکە هەر لەسەر فایلەکە هەیە، بۆ نمونە ئەو یاریەکەیە GTA Vice City، ئەو ئایدی لە شوێنی ئەو سێرچە بنووسن. باشە کە نووسیتان چەند فایلێکتان بۆ دێنێت، لێکوانە هەمووی سلێکت بکەن، کلیکەشی ڕاست بکەن، دیلیت بکەن. زۆر باشە، ئێستا دەبی دیلیت بی، سکیپ دەکەی، ریفرێشەش بکە، ئینتەرش بکەوە. ئێستا وەک دەبینن یاریەکان نمایە. چۆنیش بزانین نمایە، ئێستا دەچینە ناو ستیم، یەک ڕێستارتی دەکەین، بێکوانە ئێکزێت، دەچینەوە ناو ستیم. زۆر ئاسانە، ئینشاڵڵا کێشەکان حەل دەکەین. چاوەڕێ دەکەێتە ستیمەکەت ببتەوە. ئێستا دەبی یاریەکە لێکوانە نماوی، ئێستا وەک دەبینن یاریەکە لێکوانە نمایە. ئەو جارە چم لۆ کردینە، توڵەشکەم لۆ هیناینە، ئەو توڵەش هە لە ناو لیکەکەیدا منایە، دەبڵ کلیکی لێ دەکەن و لە ناو لیکەکەش لێکوانەیە ئاماژەم پێکردینە بە سوور. باشە ئەوەیان هەوە و ئەمەشیان ئی پرۆژێکتن لایتینگکەیە بۆ بایپاسکردنی یاریەکان، بەڵام دوای ئەم فێرکاریە پێتان دەڵێم هەر لەم ڤیدیۆیەدا. و ئەمەشیان بۆ هێنانی مەنەفێستە کە پێویستمان دەبێت ئێستاکە. سەرەتا دەکەی هەر فایلێک لێکوانە هەبوو، بێزگل لە ڕێدمی دێکێ ناو ئێرە، کە هینات ئێرە بەخۆی عادەتەن دەبی مەنەفێستیش لەگەڵ بی، بەڵام مەنەفێستی لەگەڵ نییە. بۆ هێنانی مەنەفێست چ دەکەی؟ دەچێت ناو لیکەکەی AND مەنەفێستیدا دەگری، لێکوانە سێرچ دەکەی، یعنی ئایدی یاریەکەی دەنووسی. ئیمە چەند بوو بزانین؟ 154 6990 154 6990 بە کوردی 154 6990 هیچ دادەگری. لێکوانە هەر چەند فایلێکی دۆزیەوە داونلۆد ئاڵی دادەگری. ئەگەر یەک دانەی دەبەزن بزانە لێکوانە ئاخرێکی کۆتایەکەی چییە، واتە دووەم دانەی دانە بەزاندیە. باشە دووەم دانەشدا دەبەزێنی، کلێک لە داوڵۆن دەکەی، ئەوە دووە مەنەفێستەکەیتی. هەر دەچیتەکەی ئەم دوو دانەیە دەینێ ناو فۆڵدەرەکەی کە یاریەکە تێدادانە. باشە بۆ شێوازی ئێستا یاریەکە مەنەفێستیش لێگەڵە، بەس ئێستا کە ئەمە دەبی بیکەینە زیپ. باشە کو بیکەینە زیپ، سێنت و دوایە یەکەم جار هەمووی سلێکت دەکەی، کە سلێکت کرد سێنت و یا دەگری، دوایە کۆمپاس تو زیپ ئینتەرش دەکەی. ئەو فایلی لە دروست کردی، لێکوان ئەو فایلە گوتمان بەرنامەکەی دەکەیەوە. ئەم بەرنامەیە بە دووبارە بکەینەوە کە ئەمەیانت کردەوە، ڤێریفای ستیم دەکەی، دوایە دێ ئەم فایلی کە تازە دروستمان کرد ڕایدەکێشێ ناو ئێرە. ئێستاکە تەواو بووە. کە تەواو بوو ستیم دەکەیەوە، کە ستیمت کردەوە ڕێستار ستیمدا دەگری. دەبێت ئێستا کێشەکەمان حەل بووبی. چاوەڕێ دەکەی،
لێکوانە دەچێ بەشی لابلێری GTA Vice City ئینستاڵ دەکەی دی ئینستاڵ. ئێستا دەبێت یاریەکەمان بچێتە داونلۆد. وەک دەبینن خۆشەویستان یاریەکەمان چووەسە داونلۆد، چاوەڕێ دەکەین هەتا داونلۆد دەبی کە داونلۆد بوو دەگەڕێمەوە لاتان. زۆر باشە خۆشەویستان، ئێستا یاریەکەمان دابەزی. ئێستا کە فێرکاری بایپاسکردنەکەی دادنێ باشە. لە بۆ بایپاسکردنەکەی پێویستمان بە پرۆجێکت لایتینگە کە ئەویشم لە لینکەکەی دانایە باشە. پرۆجێکت لایتینگکە یەکەم دا بچینە ناو یاریەکە بزانین داوای چ دەکات، یانیش پێشەوەی بچینە ناو یاریەکە بایپاس دەکەین. چۆن بەرنامەکەی دەکەیەوە زۆر باشە کە ئەپدێت کردەوە ڕەنگە لەوانێت داوای ئەپدێت بکاتن. ئەگەر ئەپدێت یات سەری خۆی دێتە سەر شاشەکە ئەپدێتی دەکەیەوە ئینستال دەکەیەوە کێشە دلو دروست ناکاتن ئینشاڵڵا. لێکوان ماوسەکە دەبێ ئەو لایە بەشی بایپاسدا دەگری. بۆ نمونە یاریەکەت ئیئەیە، بۆ نمونە یاریەکانی ئیئەیە، فیفایە، بۆ نمونە با بڵێین ئێستاکە بە لیستەکەی بکاتەوە بزانیت چەند یاری ئیئەیەمان هەیە. ئێستاکە ئەو یاریانەمان هەیە ئیئەی پێویستیان بە بایپاسە، بەبێ بایپاس ئیشێ ناکەن باشە. لێکوانە بایپاس دەکرێن. بۆ نمونە یاریەکانی ویبسۆفتە بەس لێکوانە کەمێک دەبێت چاوەڕێ بکەن هەتا لۆدەکەی دەکاتن. زۆر باشە. بۆ نمونەش یاریەکانی ئەساس کرید ئەگەر بایپاسی نەکەی یاریەکان ناتوانین بکەی. ئەوجا ئێستا کە ئەمە یاری ڕۆکستار تاقی دەکەینەوە کە GTA Vice Cityە. بۆ نمونە یاریەکەی من ئەگەم بایپاسی لۆ چاک کلیکەشی ڕاستی کلیکەچی لێ دەکەم نەکلیکی ڕاست. لێکوانە فیکس ئەپلای فیکس دادەگرم. یاریەکە لە چێن دەرداوڵم بووە. بۆ نمونە ئیمن کە لە ستیمدان بەزاندیە دەستە سپیسی لوکاڵدی ستیم لابلێری ستیم ئاپس کانون GTA Vice City. کاوت کرد سلێکت فۆڵدەری دەکەی. واگەر نەتانیا و شوێنەش بدۆزیەوە بۆ نمونە هەلێکوانە ئاسێ بووی چ دەکەی؟ گوتمان کلیکەرشی ڕاست لە ستیم دەکەی Open File Location دەچێت سەرەوە ستیم ئاپس کانون لێکوانە یاریەکان تێدایە. واگەر زۆر ئاهالەش نەدۆزیەوە دەچێت ناو ستیم کلیکەشی ڕاست لە گەمەکەی دەکەی مەنێجدا دەگری برۆز لۆکال فایلز فۆری دەتباتە شوێنی یاریەکە باشە. ئەوجا ئەمە لێکوانە بە شێوەی خۆمان دۆزیمانەوە دەچینێ ستیم لابلێری ستیم ئاپس کانون فایلی یاریەکە سلێکت دەکەی باشە. دوای سلێکت فۆڵدەر دەکەی لێکوان چاوەڕێ دەکەی هەتا ئەو 17 مێگەبایتە دادەبەزی. زۆر ئاسانە ئینشاڵڵا بێ کێشەیە دەتوانی بە ئاسانتری شێوە یاریەکانی خۆت ئەنجام بدەیت. ئێستا نووسرایە یاریەکە ئامادەیە بۆ کردن. زۆر باشە تاکە یاریەکەمان دەبێ بێ کێشەبی. بسمیللا با بچینە ناو یاری. ئەوە چووە ناو یاری. ئینتەر ئەکسێفت نێکست ئینتەر لێ بڕۆ وەک دەبین ئەوەش یاری. با بچینە بەشی ئۆپشن ئۆدیۆ میوزیکی لادەین کەوتی یاریەکە ڕەکەم بکەینەوە. بچینە بەشی گرافیک لاو میدیۆم فرست فرەم کەم بۆوە بۆ 2 فار میدیۆم نا کلۆز. ئێستا ستنجی یاریەکە چا دەکەم و دەگەڕم وڵاتە. زۆر باش خۆشەویستان لێکوانە کارەبامان بڕا بەس
وەک دەبینن یاریەکە کار دەکات بەبێ کێشە. هیوادارم سوتان لە ڤیدیۆیەکە وەرگرتبی و وەک پشتگیریەک لایکی ڤیدیۆکە لە پتر مەکەن و سەبسکرایبی کەناڵەکە بکەن. خواتان لەگەڵ. پێش هەموو شتێک هاوڕێنەوە چەناڵم بۆ هێناون کە چەناڵاکی کوردی یاریەکانی پلەی 2 پلەی 3 PSP هەر فێرکاریەکە بتانەوەی هاکردنی یاریەکان لەو چەناڵە دادەنرێت. هیوادارم سەبسکرایبی بکەن وە زەنگۆڵەکەش بکەنە ئاڵ.